دەتوانێت بزانن ئێمە چۆن یەکەم بووین تەنها دوو ڕێگا هەیە ڕێگای یەکەم یانەوەتە دەبێت وەکو ئێمە بی و ڕێگای دووەم وەڵا بوونی نییە ڕێگای دووەم کاگە ئەحمەد گەلە گەرمە باو چاکە تێلەبەر نەکەم تەسویرە ئینجا حەزی قوتابیەکانمان لا ئێمە زۆر گرینگە لە شوێنی یەک یاریگا دوو دانەمان هەیە ئینجا با بزانین تایبەتمەندیەکانی قوتابخانەکەمان چییە کاری بە کۆمەڵ ئیشی خۆمانە کتێبخانەیەکمان هەیە کە سەر و هەزار کتێبی تێدایە قوتابیەکانمان دەتوانن سوود لە هەموو کتێبە پەروەردەیەکان ببینن کە لێرە دەستیان دەکرد وەبوونی تاقیگەیەکی زانستی کە هەموو تاقیکردنەوەکانمان لێرە ئەنجام دەدەین بەهرەی قوتابیەکانمان لەبیر ناکەین ژووری هونەری یەکێکە لە بەشە گرنگەکانی قوتابخانەکەمان لە گرنگجیدانمان بە بەهرەی قوتابیەکانمان ژووری میوزیکیشمان لەبیر نەکردووە پاکوخاوێنی قوتابخانە چالاکی بەردەوام دڵخۆشی قوتابیەکانمان کاری لە پێشنەی ئێمەن خۆ هەموو قوتابخانەیەک باشە بەس کێشەکە ئەوەیە ئێمە باشترینی ئێمە لە پلەی یەکەم چاوەڕێتانین هەرێ کاگە ئەحمەدە و چاکتە لەبەرکەم کۆمەڵگەی بان ناوەندێک بۆ پەروەردە و ژیان